حکوومەتی هەرێم بەڵێنێکی پێشووی بۆ ڕادەستکردنی داهاتی نانەوتی جێبەجێ نەکرد و هاتنی موچەی لە بەغدا دواخست. ناوەڕۆکی ئەو زانیاریایی کە دەستگای ستاندەر ئاشکرای کرد و مەکتەبی سیاسی پارتی شپرزەکرا ئاشکرا دەکرێت. لەگەڵ بڵاوکردنەوەی دانپێدانانەکان فەرمانی گرتن بۆ ئاژی ئەمین دەرچوو پارتیش دەیەوێت بەمەرج جێبەجێ بکات. سەرچاوەیەکی وەزارەتی دارایی هەرێم بە میدیای پارتی ڕاگەیاند 120 ملیارەکەمان ئامادە بوو بڕیار بوو ئەمڕۆ بۆ بەغدای بنێرین، بەڵام بەهۆی گرفتێکی تەکنیکی کارەکە دواکەوت. ئەوە لە کاتێکدا چەند جارێکە حکوومەتی هەرێم بەڵێنی دابوو کە ئەگەر بەغدا ڕەزامەندی لەسەر خەرجکردنی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێم بدات، ئەوان 120 ملیاری داهاتی نانەوتی بۆ بەغدا دەنێرن. جێی باسا پێشتریش تیمی تەڵتینی دەستگای ستاندەر هۆشداری دابوو کەوا حکوومەتی هەرێم دەیەوێت کێشە بۆ ڕێکەوتن و هاتنی موچەی هەرێم دروست بکات. دوای ئەوە یاکۆ شێخ محەممەد بەرپرسی ئۆفیسی دەستگای ستاندەر لە سلێمانی ئاشکرای کرد کەوا لە کۆبوونەوەیەکی لەگەڵ یەکێتی هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی داوای کردووە لە ڕێککەوتن لەسەر نەوت لەگەڵ بەغدا پەلە نەکەن چونکە مانگینۆ حکوومەتی عێراق هەڵدەوەشێتەوە. لە وەڵامدا نووسینگەی ڕاگەاندنی مەکتەبی سیاسی پارتی لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیان ئەو زانیاریانە ڕازنین و هەواڵ هۆشیار زێباری هەوڵی زۆری لە پێناو ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق داوە. ئەوە لە کاتێکدایە بەپێی زانیاریەکانی ستاندەر کە پێشتریش بڵاوی کردوتەوە هۆشیار زێباری بەڕسمی ڕایگەیان کە عێراق تێک دەچێت و عێراق تووشی شڵەژان دەبێت. دوای ئەوەی ئەمڕۆکە دەستگای یاسایش دانپێدانانی بەشێک لە بەشدارانی ڕووداوەکەی لالەزار بڵاو کردەوە کە ئاماژەیان بۆ ئەوە کرد کە پلانی کوشتنی باف و تاڵەبانی سەرۆکی یەکێتیان هەبووە. هەر ئەمڕۆژ لە دادگای سلێمانی فەرمانی دەستگیرکردن بۆ ئەژی ئەمین دەرچوو، بەڵام باگەری زۆر پارتی جێبەجێ ناکات، بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا جێبەجێشی بکات پەیوەستی دەکات بە ڕادەستکردنی وەهاب هەڵەبجەیی کە فەرمانی لە سێدارەدانی لە دادگای هەولێر بۆ دەرچووە. بەمەش پێدەچێ وارێک بکەون کە هیچ لایەکیان تاوانباری لایەنەکەی بەرامبەر ڕادەست نەکات.